ئەنجومەنی پارێزگای کەرکووک سەرقاڵی ئامادەکردنی پرۆژەیەکە بۆ چارەسەرکردنی کێشەی پاکردنەوەی شارەکە کە بەهۆی نەناردنی بودجەی کەرکووک لەلایەن بەغداوە ماوەی 8 مانگە کرێکارانی شارەوانی کەرکووک هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێشنیاز کرا کە ماگانە لەگەڵ پارەی کارەبای مۆلیدا بڕی 1000 دینار لە هەر ماڵێک وەربگیرێت بۆ دابینکردنی موچەی کرێکارانی شارەوانی. بەڵام تا ئێستا لەسەر ئەو پێشنیازە و چۆنێتی وەرگرتنی پارەکە لە هاوڵاتیان ئەندامانی ئەنجومەن نەگەیشتونە بەڕێکەوتن. ئەو پێشنیازەش دوای ئەوە دێت ئەنجومەنی وەزیرانی عێراق داوای لە پارێزگاکان کردووە لە ڕێگەی وەرگرتنی بڕێک پارەوە هاوڵاتیان بەشداری پێ بکەن لە پاکردنەوەی شارەکەیاندا. ئەگەر پارە ئەیدا مانگی 2-3 هزار حتا محلە پاک بێ طبعا ئەوە ضروریە تەواو وەزع زۆر تەنگە پارە نییە ڕاتب نییە ئەمە 2-3 هزار پارە بۆ پاکردنی شار وابزانم مەجبور وئیلا ئەگەر پارە لە تەرەفی حکوومەی مەرکەز دێ ئێمە ئەو پارەیە تەخسیسەکە خلق لبغداد بمليارات زي كاس دوانا كنت صار فقير فقراء خلق فقير فقراء شو بينه برد زكاة بقلني زكاة محاسبة بكن كأطان أو أنت زي كان صار فقير حسابي كان خلق شو بينه بارا والله هنا أي شيء نراتبه نبارا هنا كذابته خلق بقرآن بيزار ولا زبوزعة يا ربي خداي بخاطره القرآن كشتك بيستم ولاد كبر جيب لهم باختيار خومه وتمولات نيمة. بڕیارێکی تری حکوومەتی عێراق کە پێدەچێت بارگرانێکی دیکە بۆ سەرشانی هاوڵاتیان زیاد بکات دانانی باجە لەسەر خزمەتگوزارێت تەندروستیەکان کە لە ڕابردوودا بەخۆڕایی بوون و لە ئێستاشدا بڕیارەکە لە کەرکووک جێبەجێ دەکرێت. بەپەی ئەو بڕیارە بۆ هەر نەشتەرگەریەک بڕی 10,000 دینار دیاری کراوە. مانەوەی شەوێکی نەخۆشیش لە نەخۆشخانەکان 5,000 دینارە و وەرگرتنی چارەسەریش 1000 دینارە. هەروەها گواستنەوەی نەخۆش بە ئەمبوڵانس لە نێو شار 10,000 دینارە و بۆ دەرەوەی شاریش 25,000 دینارە. ئەم بڕیارە طبعاً لە سەر بڕیاری وەزارەتی تەندروستی عێراقە بۆ هەموو پارێزگاکانی عێراقە دیگە لە هەرێمی کوردستان. ئەم بڕیارە ئەو پارەی کە دەستەکەوێت ئەچێتە خەزینەی دەوڵەتەوە و ئەمەش لە نەتیجەی ئەو قەیرانە داراییە ئەم حاڵەتە دانراوە بۆی بۆ دەربازبوون لەو کە بەشێک بێت لە هەوڵدان بۆ دەربازبوون لەو قەیرانەی کە هەیە. نزیکەی 2 ساڵە پارەی پرۆژەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە ڕەوانەی کەرکووک ناکرێت و ئەوە ژوای کردووە کارکردن لە سەدان پرۆژە ڕابگیرێت و کاریگەری کردوتە سەر پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانیش بە هاوڵاتیان. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.